هاوشاریانی خۆشەویست هەروەکو پێشتر بەڵێنمان پێدا بوون کە لە ئایندەیەکی نزیک پرۆژەکانی خزمەتگوزاری لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەچێتە بواری جێبەجێکردن. بە خۆشحاڵیەوە لەژێر ڕێنمایی و ڕاستپاردەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی لە هەنگاوی یەکەم زۆربەی ئەو پرۆژانە ئێستا چۆتە بواری جێبەجێکردن. ئامانجی ئێمە ئەوەیە کە پێش هاتنی وەرزی زستان زۆربەی هەر زۆری ئەو پرۆژانە تەواو بکرێتن لە هەموو خەزا و ناحیە و گوندەکانی سەر بە ئیدارەی سۆران. هەر لێرەشەوە داوا لە هاوڵاتیان دەکەین کە هاوکارمان بن لە کاتی جێبەجێکردنی ئەو پرۆژانە بە تایبەتی ئەو شوونانەی کە ئێستا بابەتی هاتوچۆی تێدا زەحمەتتر بووە بەشوو درێژ بن لەگەڵمان بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە ئەم پرۆژانە جێبەجێ بکەین. جارێک کە سوپاسی پشوو درێژتان دەکەین و هیوادارین لە خزمەتتان دابین بۆ ئەوەی زۆرترین پرۆژە بخینە بواری جێبەجێکردن.